ئەم دارە ئەفسوناوەی کریسمس کە بەرزیەکەی 15 مەتر زیاترە و لەگەڵ ڕووناکی شێوەی دەوار تیرەکەی 61 مەترە بێوێنەیە. ئەو گڵۆپانە لەگەڵ موزیکەکەدا هاوکات کار دەکەن. ئەوان لەو بورجەدا دەدرەوشێنەوە دواتر ئەو 61 مترە گڵۆپانەی کە لە سەرەوەن دەکوژێنەوە. لادۆ دەڵێت فیستیڤاڵی گڵۆپی زستانە لە شاری ئۆڵنی لە وڵاتی مێرەلاند کە بە 1 ملیۆن گڵۆپ دروست کراوە لەسەر 18 دۆنەم بڵاو بۆتەوە وەک باخچەیەکی سەرسوڕهێنەری زستانە یەکێکە لە پێشکەوتوترین ئەزمونەکانی ڕووناکی لە ڕووی تەکنەلۆژیاوە لە وڵاتەکەدا. ئەمە زنجیرەیە کۆمپیوتەر و چیپسە کە جێگای هەریەک لەم گڵۆپانە لە کوێدا دەبن دیاری دەکەن و دەتوانین بەرنامەی بۆ دابنین بۆ ئەوەی بڕێکی باوەڕپێنە کراو لە ڕووناکایی ئەنجام بدات. هەروەها هەرسی خولەک جارێک بەفر لەسەر دارەکە دەبارێت. ئەوانەی سەردانەکەن گەنج و پیر سەرسامن. گیارە کچێکی منداڵە سەردانی شاری ڕووناکی زستانەی کردووە دەڵێت پێم خۆشە هەموو گڵۆپەکان داگیرساون و ڕووناکن. بەڕاستی دڵم خۆش دەکات. پێم وایە بەدڵنیایی و مەبەستەکە پێکاوە هەر بۆیە هاتوین. ئێستاوە هەز دەکەی جەژنی کریسمسە لەگەڵ هەموو میوزیک و خەڵق کە لە کەش و هەوای ساردا بە دەرویدا دەسوڕێنەوە. ئەمە زۆر دڵگیرە. شاری ڕووناکی زستانە 14 ئاگردان و هەروەها ڕێڕەوێکی زیاتر لە 2 کیلۆمەتر لە نمایشکردنی گڵۆپی کریسمس لە خۆ دەگرێت لەسەر ڕێگەی ناودارستانەکەدا بۆ یاخکردنی دەموچاو بۆ منداڵان و کێکی تایبەت ناسراو بە بەفر بەسەرداباری و کە زۆرترین خواستی لەسرە بۆ خواردنی لەم جەژنەدا و زۆر تایبەتە. ئەمە بەفربارینەکەی ئێمەیە 2 کێک لەسەر 1 2 توینکی 3 ئۆریۆی سوورکراو شیرینی ئارد وەک بەفر کالۆری زۆر ئەمە بەتامە. مایکلادۆ دەڵێت ئەوەی ئەم فیستیڤاڵە ڕووناکیی بێوەنە کردووە ئەوەیە کە لەگەڵ هەموو شوێنە سەرنجڕاکێشەکاندا دۆستی ژینگەیە. هەموو ئەو شتانێکی دەیبینین لەسەر چوارچەوەی ئەلومینیۆم دروست کراوە کە بەڕاستی کارێکی گەورەیە چونکە ویستمان دڵنیابین لەوەی کە شوێن پێمان کەم دەکەینەوە بەڵام لە سەروی ئەم چوارچێوانەدا گڵۆپێکمان بەکارهێناوە وزەی کەم ڕادەشێشێت. ئێمە لە ڕاستیدا ئەوەندە هێز ناچێشین کە ڕەنگە لە گڵۆپێکی باودا هەیە. بۆ زۆرێک لێرە لە کەنارەکانی ڕۆژهەڵاتی ئەمریکا ئەزمموی ڕووناکی سیحراوی ڕۆحی ڕاستەقینەی جەژن دەردەخات دوای نزیکەی 3 ساڵ لە پەتای کۆڤید.